دیجیتال ئیمەجینگ یان هەمان بینراوی دیجیتال بەگشتی بریتیە لە پرۆسەی گرتن یان بە ئینگلیزیەکەی کاپچرینگ کۆگاکردن و دەستێوەردان لە زانیاری بینراو لە فۆرماتی دیجیتالدا. ئەوە لە شوێن وێنەگری کلاسیکی ئانالۆگ وەک ئەوەی لە ڕابردوودا لەسەر فیلم دەکرا. بینراوی دیجیتال سنسەر یان هەمان ڕووکەشێکی زۆر هەستیاری ئەلکترۆنیکی بەکاردێنێت بۆ وەرجێڕانی ڕووناچی بۆ زانیاری دیجیتال کە دەبێت بە بەستێنێکی باش بۆ دەستێوەردانی ورد و بەواتای دیمەنەکان کە بە ئینگلیزی پێدەوترێت ئەدیتینگ. ئەم تەکنۆلۆژیە شۆڕشێکی بەرپا کردووە لە ناو پیشەکانی وێنەگری، گرافیک دیزاین، وێنەگری تەندروستی و چەندین پیشەی دیکە لە ڕێگای هاسانکردنەوەی کاری بەشکردن، دەستێوەردان، جوانکردن و کۆپیکردنی بینراوەکان لە کاتێکدا دەستەڵات و ئاسانکاری زۆریش بۆ دروستکردنی دیمەنی بینراوی نوێ دابین دەکات. ئەمە دیجیتال سیتیزێنە. ئەم کاتتان باش، هەژار برنجیم و بە هاوکاری هاوڕێی خۆشەویستم زانست سەلیم و هەموو هاوکارانم لە ڕوودا و پادکەستی ئەم هەفتەیەی دیجیتال سیتیزەنتان پێشکەش دەکەین. دوو هەفتەی ڕابردوو زۆر باسی داهێنان و هەواڵە نوێیەکانمان بۆ نەکردن، هەر بۆیە ئەم هەفتەیە هەوڵ دەدەم هەڵبژاردەیەک لە چەند هەواڵی تەکنیکی ئەم دوایانەتان بۆ باس بکەم. هەروەها دواتر دەچینە سەر باسی ئەم هەفتەیەمان کە بابەتی گرنگی بینراوی دیجیتال یان هەمان دیجیتال ئیمەجینگە کە ئێستا خۆی خزاندۆتە ناو هەموو بوارێکی ژیانی ڕۆژانەی هاوڵاتی دیجیتال، هەر لە تەلەفۆنەکانی ناوگیرفانتان بگرن هەتا ئەو کاتانەی دەچن بۆ لای دکتۆر بۆ وێنەگرتنی تەندروستی. وەک هەمیشە هەفتانە چاوەڕێم بن بۆ ئەوەی بە کوردی و بە خێرایی لە دوایین داهێنانە تەکنۆلۆژیەکان ئاگادارتان بکەم. مەبەستمانە هاوڵاتیانی کوردستان هاوکات سیتیزێنێکی باش و شارەزای جیهانی دیجیتال بن. ئێوە گرنگترین و بەهێزترین سپانسەری ئەم پادکەستن، هەر بۆیە هاوڕێمان بن و لە پێشنیاز و ڕەخنەکانتان ئاگادارمان بکەن. هێدفۆنەکانتان لەگوێ بکەن، جێتان خۆشکەن، چاوتان دابخەن تا بتان بین بۆ جیهانی بینراوی دیجیتال. لەگەڵمان بن بۆ دیجیتال سیتیزێنی ئەم هەفتەیە. وەک باسم کرد، یەکەم جار بە چەند هەڵبژاردەیەک لە ڕووداوە تەکنۆلۆژیەکان دەست پێ دەکەین. زانجیان لێی دەبا بڕۆین. بە هەوڵ و ماندووبوونی هاوکار و هاوڕێی زیرەک و شارەزام کاک باوەڕ کەمال پادکەستەکانی ڕوودا و ئێستا لەسەر ئەپڵ پادکەست و پادکەست ئیندەکس بەردەستن بۆ ئۆگرانی و پادکەستانە. دەتوانن لەسەر کەرستەکانی ئەپڵ یان لە ڕێگای گەڕۆکەکانی ئینتەرنێت بچن بۆ سەر ئەپڵ پادکەست و فاڵۆمان بکەن لە یادتان نەچێ یەکەمدانە دیجیتال سیتیزەن. ئەپڵ پادکەست پلاتفۆرمی فەرمی کۆمپانیای ئەپڵە بۆ پادکەست و لە ساڵی 2005ەوە سەرەکی ترین ناوەندی بڵاوکردنەوەی پادکەستە لە هەموو جیهان. ئێستا ئەپڵ پادکەست بە میلیۆنان پادکەست بۆ گرانیان بەردەست دەخات. ڕۆژانی 14 بۆ 18 ئەیلولی ڕابردوو پێشانگای ساڵانەی IBC کە کورتکراوەی International Broadcasting Convention یان هەمان پێشانگای نێودەوڵەتی بواری برادکاستینگە لە شاری ئامستردام لە وڵاتی هۆڵەندا بەڕێوەچوو. ئەم پێشانگای بواری تەکنۆلۆژی ڕاگەاندن کە گرنگترینی ئەو بوارەیە دەگەڵ NAB کە ساڵانە مانجی نیسان لە ئەمریکا دەکرێت، ئەم ساڵ باشتر لە ساڵی ڕابردوو بەڕێوەچوو بە بەشداری زیاتر لە 43,000 کەس لە 170 وڵاتی جیهان بۆ ئەوەی چاویان بە نوێترین بەرهەمەکانی زیاتر لە 1250 کۆمپانیای ئەم بوارە بکەوێت کە ئەو ژمارانە 125 زیاتر بوون لە ساڵی ڕابردوو واتە ساڵی 2022. کۆمپانیاکانی بواری وێنەگری دیجیتال، کەرستەکانی بەرهەمهێنان، IP، کلاود و OTT مۆرچی خۆیان لەو پێشانگایەدا. ئێمەش وەک تیمی ڕوودا و بەشداریەکی چالاکمان هەبوو چەندین کۆبوونەوە و چالاکیمان ئەنجامدا کە لە ماوەیەکی نەک زۆر دووردا قازانج و دەرکەوتەکانی ئەم سەردانەمان لە خزمەتی بینەر و بیسەر و خێنەری ڕووداودا دەردەکەوێت. 20 ئەیلول ئامازۆن ڕایگەیان لە یاریدەدەری ئالێکسا کە بەدەنگ وەڵامی پرسیارەکانی بەکارهێنەران دەداتەوە و بە قسەشیان دەکات بە چەند مۆدێلێکی زمانی گەورەی ژیری دەستکرد بەهێزتر کراوە. بە وتەی ئامازۆن ئیتر ئالێکسا قسەکردنەکەی سروشتیتر و ژیرتر دەبێت و باشتر لە بەکارهێنەر تێدەگات. ئەم پێشکەوتنەی ئالێکسا لە چەندین ئۆتۆمبیل وەک BMW بەکاردێت. هەروەها لە فایر تیوی لە بەشی گەڕانیش هەمان کەرەستە بەکاردێت. بەکارهێنەرانی کەرەستەکانی ماڵی زیرەک دەتوانن
یەکسەر بە ئالێکسا بڵێن کە ڕوتین یان بەرنامەی ڕۆژانە بۆ کەرەستە زیرەکەکانی ناو ماڵەکەیان چییە و ئالێکسا ئەو کاریان بێ کێشە بۆ ئەنجام دەدات. بەڵام دیسانیش هێشتا بە ئینگلیزیە و بەداخەوە هێشتا مۆدێلەکانی زمانی کوردی لەسەر ژیری دەستکرد زۆر پێشکەوتوو نین. کۆمپانیای ئیرۆ کە بەرهەمهێنەری ڕاوتەری شەبەکە و بە تایبەت سیستمی مەشە مۆدێلێکی نوێی سیستمی مەشی دەرخست کە دەڵێت بە وایفای حەوت کار دەکات. سیستمی مەش بۆ ئەو ماڵیان شوێنانەیە کە گەورەنیان شەبەکەی وایفای بەباشی ناگاتە هەموو شوێنێکیان و بەو سیستمە دەتوانن هێز و ڕوبەری وایفای گەورە بکەنەوە بەبێ ڕاکێشانی کابڵ تەبان. ماکس حەوت کە ناوی ئەو مۆدێلە نوێی کۆمپانیای ئێرۆیە پۆرتی 10 گیگابایتی هەیە بۆ ئینتەرنێت و توانای ساپۆرتی 200 کەرەستەی هەیە کە بە شەبەکە ڕەبتیان بکاتەوە. وایفای حەوت 12 جاران لە وایفای کلاسیکی 5 بەهێزتر و خێراترە و دەتوانێت سەرجەم بە خێرایی 46 گیگابایت لە یەک چرکەدا ئاڵوگۆڕ بە زانیاریەکان بکات لە نێوان شەبەکەکەی و کەرەستەکانی پێی ڕەبت دەبن. وایفای حەوت لەسەر هەر سێباندی 2.4 5 و 6 گیگاهرتز کار دەکات و قەبارەی کەناڵەکەی هەتا 320 مگاهرتز بەرینە. ئایفۆنی 15 دەرچوو شکایەتی زۆریشی لەسەرە کە گوایە گەرم دەبێت و باتریەکەشی زۆر خۆڕان ناگرێت. ئایفۆن 15 بە هەموو شێوازەکانیەوە کە ئاخر مۆدێلی ئایفۆنە کە کۆمپانیای ئەپڵ دەریخستووە دەگەڵەوەی خواستێکی یەکجار زۆری لەسرە لە هەمان کاتیشدا چەندین گلەیی لەلایەن بەکارهێنەرانیەوە هاتۆتە سەر کە یەکێکیان گەرمبوونی ئەو تەلەفۆنە زیرەکەیە. ڕۆژی 2 مانگی دا وتەبێژی کۆمپانیای ئەپڵ بە سینەتی وتووە کە کێشە لە کەیسی تیتانیۆمی و مۆدێلانەدا نییە بەڵکو کێشە لە سافتوێرەکەی و لە یەکەم ئاپدەیتدا چارەسەری دەکەن. هەروەها ڕایانگەاندووە کە چەندین ئەپ لە دوای بەڕۆژبوونەوەی iOS 17 کێشەیان بۆ ئایفۆن دروست کردو و ئەپڵ خەریکە دەگەڵ ئەو دێڤڵۆپەرانە کێشەکان چارەسەر دەکات و ئاپدەیتەکان بەڕێوەن. هەواڵێکی دیکە هەر لە ئەپڵەوە بە گوێرەی سەرچاوەکانی بلومبەرگ ئەپڵ وا خەریکە مەچینەی گەڕانی سەر ئینتەرنێتی خۆی دروست دەکات لەلایەن تیمی بەڕێوەبەری زانیاریەکان و ژیری دەستکرد لە ئەپڵ. هەروەها مایکرۆسافت هەوڵی داوە کە مەچینەی گەڕانی بینگ بە ئەپڵ بفرۆشێت بەڵام سەرکەوتوو نەبووە و ئەپڵ ئەم ئۆفەرەی ڕەت کردوێتەوە. پێشتر ئەپڵ ڕایگەیاندبوو کە پێویستیان بە مەچینەی گەڕان نییە بەڵام وا دیارە گۆڕانکاری بە پلان و بیر بۆ چوونیان داهاتووە. کۆتا سەردێری تەکنیکی ئەم هەفتەیە کۆمپانیای گوگڵ کڕۆمبوک پلاسی ڕاگەیاند. ئەم مۆدێلی کڕۆمبوک پرۆسەسەری i3 یان بەرزتر یان AMD Ryzen 7000 بەکاردێنێت. پانێلیان هەمان شاشەی ڕێزۆلوشنی 1080 هەیە دەگەڵەوەی کە کامێرایەکیشی هەیە کە بە کوواڵیتی 1080 کار دەکات. 8 گیگابایت رام و 128 گیگابایت کۆگای هەیە. وتەبێژی گوگڵ ڕایگەیاند کە هەموو کڕۆمبوکەکان لانیکەم 10 کاژێر بە یەک چارج کار دەکەن و چەندین کەرەستەی ژیری دەستکرد لە ناو ئەم لاپتۆپانە جێگیر کراوە بۆ بەهێزکردنیان بۆ بەکارهێنەر. ئەوانە تەنها چەند سەردێڕێکی چەند هەواڵی تەکنیکی ئەم ڕۆژانە بوون. ئێستاش کاتیەتی کە باز لە مژاری سەرەکی ئەم هەفتەیە بکەین کە وەک لە دەستپێکدا ئاماژەم پێدا باز لە بینراوی دیجیتال یان هەمان دیجیتال ئیمەجینگە. با بڕۆین. بۆ ئەوەی بینراوی دیجیتال واتە وێنە یان دیمەن بەرهەم بێت کامێراکان و کۆمپیوتەرەکان دەگەڵ یەک کار دەکەن بۆ ئەوەی دیمەنەکانی جیهانی ڕاستەقینە وەرجێڕن بۆ زانیاری دیجیتال. کامێرایەکە ڕووناچی لە ڕێگای لێنزەوە وەردەگرێت دەیکات بە سیگناڵێکی ئەلکترۆنیکی لە ڕێگای کەرەستەیە کە پێی دەوترێت سەنسری بینین. ئەم سێنسۆرانە شێوازی جۆراوجۆریان هەیە کە باوترینیان چیپەکانی CCD یان سیماسن. ئەم سیگناڵ ئەلکترۆنیکیە هەمان دیمەنەکەیە کە دواتر بە دیجیتال دەکرێت و دەبێت بە ڕشتەیەک لە ژمارەکان. دواتر کۆمپیوتەرەکە ئەو ژمارانە بەکاردێنێت بۆ ئەوەی چەندین گۆڕانکاری لە دیمەنەکاندا بکات بۆ ئەوەی جوانتر و باشتر بێت لە ڕێگای پرۆگرامێکی دەستکاری دیمەن. لە کۆتایشدا لەسەر کۆگایەکی دیجیتال هەڵی دەگرێت بە شێوەی فایل. ئەم هاوکاریەی نێوان کامێرا و کۆمپیوتەر دەبێتە هۆکار بۆ ئەوەی ئێمە بتوانین گۆڕانکاری لە دیمەنەکاندا بکەین. هەڵیان گرین یان زیادیان بکەین و یان نێرین بەولا بەولا. بەم شێوازش مرۆڤەکان دەتوانن ساتە جیاوازەکانی ژیانیان
وەربگرن، ڕای بگرن، دەستکاری بکەن، هەڵی بگرن و لە سەردەمی دیجیتالدا بۆ خۆیان یان بۆ کەسوکاریانی بنێر. لێرەدا زۆر گرنگە باز لەوە بکەین کە هەر کام لەو بەشانەی کە باسمان کردواتە لێنس، سنسەر، هەروەها و بەرنامەیە کە کۆمپیوتەرەکەی ناو کامێراکە یان دوای کۆمپیوتەرە شخصیەکان لەسەر دیمەنەکان بەکاردێن بۆ ئەوەی کە دیمەنێکی جوان بەرهەم بێنن، ڕنگدانەوەی ڕاستە و خۆیان هەیە هەموو بەشانە لەسەر جوانی و ڕوونی وێنەکان کە بە ئینگلیزی پێی دەڵێن ڕێزۆلوشن. ئەگەر باز لە لێنزی باش بکەین، ئەو لێنزەیە کە بتوانێت زیاترین ڕووناچی لە خۆی دەرباز بکات، یعنی ئەو جامە ئەو شیشەیە کە بە لێنز ناوی دەبرێت باشترین لێنزەکان و لێنزانن کە بتوانن زیاترین ڕووناچی بێن نەژوورەوە. هەروەها زاویەی بینینیان ینی شێوازی بینینیان بە گوێرەی کارەکەی کە پێویستمانە بێت. بۆ نمونە بۆ کاری جیاواز لێنزی جیاواز بەکاردێت. کاتێک بتەوێت دیمەنی شتێکی ورد لە نێزیکەوە بگریت، بۆ نمونە بتەوێت وێنەی مێرولەیەکی ورد بگریت و بتەوێت گەورەی بکەیتەوە، لێنزێکی تایبەتی دەوێت، پێی دەڵێن مایکرۆ. هەم دیسان ئەگەر لێنزی تایبەت بهێنانە پێشەوەی دیمەنەکانت مەبەست بێەوە تا دەتەوێت دیمان لە چۆلەکەیەک بگری یا لە کەسێک بگری کە دوورە دەتەوێت بهێنیە پێشەوە و لە پێشەوە وێنەیان بگری و بە باشی و بە ڕوونی بیان بینی، بەو لێنزانە دەڵێن تەلەفۆتۆ کە زوومیان زۆرە. لێنزەکان بە پانتای زاویەی بینینیان دەپێورێن. بۆ نمونە لە 18 میلیم هەتا 600 میلیم 18 میلیم بەرینترین و گەورەترین دەبێت، 600 میلیم تەسکترینە بەڵام زیاترین زوومیش و هێنانە پێشەوە دەکات. هاوکات وەک ستانداردێکیش بۆ دیمەنی وەگەوەی لەسەر پاسپۆرت و ئەوانە هەیە، لێنزی 50 میلیم بەکاردێت. بۆ لەبەرەوەی سابتە پێی دەڵێن پۆرترێت لێنز، ینی لێنزێکە کە بۆ وێنەی سابت بەکاردێت بۆ هیچ تێکچوونێک بە گوێرەی لێنزەکە لە دیمەنەکەدا ساز نەبێت. ئەوە لێنزەکە. بەڵام هەروەکو باسم کرد هەنگاوی دووهەمی بەرهەمهێنانی بینراوی دیجیتال جات چ فیلم بێ وێنە دیمان سنسەرەکەیە. ڕۆڵێکی یەکجار زۆر سەرەکی هەیە لە وەرگرتن و گۆڕینی ئەو ڕووناچەی لە لێنزەکە دەرباز دەبێت بۆ سیگناڵی ئەلکترۆنیکی. هەرچەندە سنسۆرەکە گەورەتر و بەتواناتر بێت، بەهێزتر دەبێت لە جیاکردنەوەی بەشەکانی ڕووناچی. ئەوش دەبێتە چی؟ دەبێتە هۆکاری ئەوەی کە زانیاریەکان زیاتر بن و ئیمکانی دەستکاریکردنی زانیاریەکانیش زیاتر بێت. کۆمپانیا سەرەکیەکانی بەرهەمهێنەری کامێرای دیجیتال و تەلەفۆنی زیرەک بەشێک لە ململانی و پێشبەرچەیەکانیان لەسەر چاککردن و بەرەو پێشبردننی سنسەرەکانیانە. هەوڵ دەدەن تەکنۆلۆژیەکانیان بپارێزن، زانیاریەکانیان بشارنەوە بۆی کەس لاساییان نەکاتەوە. بۆ نمونە گەر یەکێک سنسەرێکی باشی هەبێ یان کارێکی کردبێ سنسەرەکەی دیمەنەکان جوانتر وەرگێت، هەوڵ دەدا و زانیاریانە بشوارێتەوە بیپارێزێت بۆی کەسی دیکە دەستی وێرانەگات و بازارەکە بۆ خۆی بمێنێتەوە. کاتێک سنسەری کامێرا یان مۆبایلێک بەهێز بێت، دەتوانێت دیمەنێک بەرهەم بێنێت کە پێی دەڵێن ڕا، واتە بە هیچ شێوازێک دەستکاری نەکراوە و نەپەستێوردراوە، ئەوەی پێی دەڵێن کۆمپرێشن. ئەوەش بۆ ئەوەیە کە کەسە زیرەک و شارەزایەکانی بواری وێنە و دیمەنی دیجیتال بتوانن لەسەر کۆمپیوتەری خۆیان وێنە و دیمەنی زۆر تایبەت و ئەفسوناویت لێ بەرهەم بێنن، یعنی شتەکە تەوا وەکو هەویرێکی خام لە بەردەستیان بێ بۆی بەدڵی خۆیان مۆنتاژی بکەن و ئێدیتی بکەن بە کوردیەکەی، ینی ئەوەی پێیان خۆش بێ دەگەڵی دەکەن خاوە. دەزانن سنسەر کاری چی دەکا ڕاستی بە کورت و بە کوردی. سنسەر کاری ئەو فیلمە دەکا کە قەدیم لە ناو کامێراکان بەکاردەهات بۆ وێنەگرتن. سنسەرەکە وەکو ڕووکەشێکە ڕێک کاری وی دەکا، بەڵام لە جاتیەوەی لەسەر فیلمەکە بمێنێتەوە دەیکا بە سیگناڵی ئەلکترۆنیکی و بۆی ئامادە بێ بۆ هەنگاوی دوای خۆی. ئەو جار ئەرێ ئەو مەسەلەی مێگا پیکسێڵەت چییە؟ زۆر جار دەڵێن دڵنیام گوێتان لێ بووە کاتێک دەڵێن فلان کامێرا یان تەلەفۆن ئەوەندە مێگا پیکسەلە. زۆر گرینگە کە یەکەم باز لەوەی بکەین کە هەر وێنە یان دیمەنێکی دیجیتال پێک هاتووە لە خاڵی یەکجار زۆر ورد، یانی خاڵ هەموو ئەو دیمەنانیان پێکێناوە. ئەم خاڵانە هەر یەکە و زانیاری ڕنگ و ڕووناچی لە خۆیان دەگرن، واتە بۆ نمونە لە سوورێکی زۆر کاڵ بۆ سوورێکی زۆر تۆخ و تاریک
لەو نێوانە ڕەنگە بە هەزاران یان میلیۆنان سووری جیاواز هەبێت. گرنگ ئەوەیە کە بزانین هەرکەم لەو خاڵانەی کە باسم کرد کە وێنەکان پێک دێنن بە 1 پیکسەل ناو دەبرێن، ینی هەر خاڵەی بەرهەمهێنەری وێنە دەبێت بە 1 پیکسەل. هەر مێگا پیکسەڵێکیش 1 میلیۆن پیکسەڵە، واتە 1 میلیۆن خاڵ. ئەم خاڵانە لەلایەن سەنسری کامێراکە یان تەلەفۆنەکەەوە پێک دێن. چۆن؟ وای دابنێن لە ڕێگای دانانی شەبەکەیەکی هێڵی ئاسۆی و ستونی، ئەوی پێدەڵێن وفوقی و عەمودی، کە لە هەر شوێنێک کە ئەو دوو هێڵە ئاسۆی و ستونیانە یەکتر دەشتێنن 1 خاڵیان هەمان پیکسەڵێک دروست دەکەن. اینجا کاتێک کامێرایەک بۆ نمونە 12 مێگا پیکسل بێت، ینی لە هەر وێنەیەکدا کە دەیگرێ 12 میلیۆن خاڵ دادەنێت و هەتا ژمارەی ئەو خاڵانە زۆرتر بێت، ڕوونی وێنەکەیان هەمانەوەی پێی دەڵێن ڕەزۆلوشنی وێنەکە زیادتر دەبێت. ئەرێ وەڵا مێگا پیکسلیش ئەوەیە کاکە. باش، ئەو جار بابزانین کە دەڵێن کۆمپیوتەر بینراوی دیجیتال جوانتر و باشتر دەکا، مەبەستمان چییە؟ کۆمپیوتەرەکان بەگشتی، مەبەستم لە تۆی چییە بەگشتی؟ ئێستا بۆ نمونە کاکە کۆمپیوتەر خۆی هەر کۆمپیوتەرە، کامێراکان بە شێوازی کۆمپیوتەریان تێدا، تەلەفۆنە هۆشمەندەکان بە شێوازی کۆمپیوتەریان تێدا. ئەوانە لە ڕێگای پرۆگرامە تایبەتەکان بە بینراوی دیجیتال وێنە و دیمەنەکان بە چەندین شێواز دەگۆڕن. یەکەم هەنگاوی کاری کۆمپیوتەرەکەوەیەکە ئەو سیگناڵە ئەلکترۆنیەی باسم کرد لە سێنسرەکە دەرباز دەبێ، دوای لێنز بۆ زانیاری دیجیتال کە بریتیە لە ڕشتەیەک لە ژمارەکان دەگۆڕێت. لە ڕاستیدا دەزانن هەرچی بە دیجیتال بکرێت واتە بووە بە ژمارە، دیجیتال ینی ژمارە. ئەوە بابەتێکی گرنگە، دەتوانین پادکەستێک بە تەواوەتی تەرخان بکەین بۆەوە، بەڵام بۆی لە باسەکەمان دوور نەکەوین و بگەڕینەوە سەر بابەتی خۆمان، دەبێت بڵێم کە دوای ئەوەی زانیاریەکان بوون بە دیجیتال، کۆمپیوتەرەکە دەبێت ئەو زانیاریانە لە ناو 1 فایلدا کۆ بکاتەوە. بۆ ئەوەش دەبێت ڕوونی وێنە یان هەمان ڕەزۆلوشنەکە هەروەها فۆرمەتی وێنەکە یان دیمەنەکە دیار بێ. ڕوونی دیمەنەکان بەشێکی پەیوەندی بە لێنزەکە هەیە، بەشێکی پەیوەندی بە سەنسرەکە هەیە، بەڵام بۆی تۆمار بکرێن، هەڵبگیرێن، سیڤ بکرێن بەپێ ئەو قەبارەیە کە ئێمە دەمان هەوێت، دەبێت لە نێو فایلێک و لەسەر کۆگا یان مێمۆری کارت جایترەوەی کامێرا بێ، ئی تەلەفۆن بێ، ئی کۆمپیوتەر بێ، هەڵبگیرێ. دەکرێت دیمەنەکە ڕاژ بێ، ڕا ئەوانەی کە کاری فۆتۆگرافی دەکەن باش دەزانن مەبەستم چییە، ڕا قەبارەی فایلەکە یەکجار زۆر گەورەیە، دیمەنشکەش نەپەستێنراوە، ینی دیمەنەکە وەکو چۆن لە لێنزەکە و لە سنسرەکە هاتووە ئاوە خسراوەتە ناو فایلێک وەکو هەویرێک خسراوەتە بەردەستی و کەسانی کە زۆر شارەزان لە بواری مۆنتاژکردنی دیمەن و فۆتۆ و ئەوانە چ دەکەن دێن بە دڵی خۆیان دەستی تێوەردەکەن. دیمەنێکیش کە پەستێنراو بێت یانەوەی کە پێی دەڵێن کۆمپرس کراوە، تەنها بۆ بڵاوکردنەوەی بۆی قەبارەکەی زۆر گەورە نەبێت، دەکرێت قەبارەی بچووکیە بێت، دیسانیش جوان دیارە. بۆ ئەوەش ژمارەیەکی زۆر فۆرمەت و کۆداک هەن کە زانیاری ڕووناچی و ڕەنگەکان ڕێک دەخەن، لێکی دەدەنەوە، هەڵی دەبژێرن، دەی پەستێون بۆی قەبارەی مەبەستی بەکارهێنەر پێک بێن و ڕێکی بخەن. هەرچەندە مێگا پیکسل یان ڕوونی دیمەنەکان زیاتر بێ، ئەوە کۆمپیوتەر لە ڕێگەی پرۆگرامەکانی تایبەت بەو بوارانەوە دەتوانێت زیاتر دەستکاری ئەو وێنە و دیمەنانە بکە. بۆ نمونە دەتوانن ئەو نۆیزانە یانە و ڕشک و پێشکەهەی سەروێنەکان کەم بکەنەوە بۆی دیمەنەکان زەختتر و ڕوونتر و باشتر دیار بێ. مەسەلەن هێندێک جار هەیە دەبینی ڕۆژ لە نێو لێنزەکەی داوە لایەکی وێنەکە زۆر جوان دیار نییە، کۆمپیوتەرەکە دەتوانێت بێ ئەوە چاپ بکە. یان بۆ نمونە شەوقی نێوان تاریکی و ڕووناچی زیاتر بکە بۆی زۆر بەهێزتر بێ دیمەنەکان. ئەو هێڵانەی کە پێی دەڵێن شارپنس یان بە شێوازێکی دیکە پێی دەڵێن کۆنتراست، ئەوانە زیاتر دەرکەون. پرۆگرامەکانی وێنە و دیمەن یەکجار زۆرن، ئەوەندە زۆرن مەگەر خوا بزانێ ئەو فۆتۆشاپ و ئەویدی هەموو بەشێکن لەوەی. زۆر جاران دەرسکاری ڕەنگەکانیش دەکەن بۆی کە ڕێک ئەو هەستە بدەن بە وێنە و دیمەنەکە کە وێنەگرەکە یا دەرهێنەرەکە یا مۆنتێرەکە دەیهەوێ. زۆر جاران نابێ باوەڕ بە چاوی خۆتان بکەن کاتێک شتێتتاندی وێنە دیمەنێکتاندی و دەستکاری کراوە زۆریش.
کەرەستەکانی دەستێوەردانی وێنە و دیمەن لەسەر کۆمپیوتەرەکان ناژمێردرێن، بەڵام هەمووی ئەوەی هەیە گرنگەوەیە کە ئەوە هەمووی لە سایەی بە دیجیتالبوونی بینراوەکانە کە ئێستا وا بە هاسانی دەتوانین دەستکاری وێنە و دیمەنەکانمان بکەین. قەدیم کە لەسەر فیلم وێنە دەگیرا دیمەن دەگیرا نەمان دەتوانێت و دەستکاریە بکەین بەڕاستی. ئەوەی باسمان کرد زۆر بەگشتی شێوازی گرتنی دیمەنی دیجیتالە لە ژیانی ئاسایی و جیهانی دەور و پشتمان، بەڵام بینراوی دیجیتال بە تەنیا ئەوە نییە، لە زۆر شتی دیکەشدا هەیە. یەکێک لە گرنگترین بوارەکانی بینراوی دیجیتال لە تەندروستیدایە. بۆ نمونە کاتێک دەچی بۆ ئولتراساوند یانەوەی لە ڕۆژهەڵات پێی دەوترێت سۆنۆگرافی، لە باشوور پێی دەڵێن سۆنەر، ئەوە چۆنە لە جیاتیەوەی کە بە لێنزی سەر کامێرایەکی ئاسایی بیهەوێت وێنە بگرێت، فرێکانسی بەرزی دەنگ بەکاردێنێت. ئەو فرێکانسی بەرزی دەنگە چی دەکا؟ ئەو فرێکانسی بەرزی دەنگە دەچێتە نێو جەستەی مرۆڤەکان یان جان لە بەرای دیکەش فەرق ناکات، کە دەچێوە ئێسک و پرووسک و ئەو شوێنانی دیکەی ناو جەستەی مرۆڤ دەکەوێت دەگەڕێتەوە، وێنەیەکی ڕاستەقینەی ناو جەستەی مرۆڤ دەگرێت و دەیدا بەو سەنسرەی کە ئەو فرێکانسە پەیوەندی پێ هەیە. ئەو سنسرش هەم دیساندەی کاتەوە بە سیگناڵێکی ئەلکترۆنیکی دوای ڕەشتە ژمارەکانی دیجیتال وەک باسمان کرد پێک دێنێت و دەیگۆڕێ بۆ بینراوێکی دیجیتال کە وێنەیەک بێ هەرچی بێ کە دکتور و پسپۆرەکان بتوانن بە بینینیان بزانن نەخۆشی کێشەیەک هەیە نییە، بێەوەی کە جەستە ببڕن، بێەوەی کە شت بکەن. ئەوە خزمەتێکی یەکجار زۆرە کە بینراوی دیجیتال لە چوارچێوەی کاروباری پزیشکیدا بە مرۆڤایەتی دەکات. ئەوجا عەرزوو بکەم بینراوی دیجیتال تەنها لەو بوارانەدا کارکردی نییە بەڵکو لە زۆر بواری دیکەشدا کارایی یەکجار زۆری بۆ مرۆڤەکان هەیە. ڕاگەاندن و ئینتەرتەینمنت، دیزاینی گرافیکی، بانگەشەی بازرگانیەرەوەی پێی دەڵێن ڕێکلام، بیناسازی و ئەندازیاری، بەرهەمهێنان و کاری سەنعەتی، زانستی گەردون ناسی، فاشن، پەروەردە، ئاسایش و کاروباری سەربازی و چاودێری و زانستی ددانی پزیشکی تەنهاوانە چەند نمونەیەکن بە سەدان کارکردی دیکەشی هەیە. ئەوەی لەو پادکەستەدا باسم کرد زانیاری زۆر گشتی و سەرەتایی بوون لەسەر دیجیتال ئیمەجینگیان هەمان بینراوی دیجیتال. لە دنیادا شۆڕشێکە ئێستا بینراوی دیجیتال کە زۆر بە خێرایش وەکو هەموو شتی دیکەی تەکنۆلۆژی بەرەو پێش دەچێت. هیوادارم ئەو پادکەستە سوودێکی هەرچەند کەمیش بوو بێ هەی بێت و جێگای سرنجی ئێوە بوو بێت، توانی بێتی وێنەیەکی گشتیتان بداتێ لەوەی کە بینراوی دیجیتال چییە و مێگاپیکسێل چییە و چۆن پێک دێت و ئەوانە. ئەگەر بە دڵتان بوو بێت زیاتر بچینە ناوردەکاریەکانی ئاگادارمان بکەن لە خزمەتتان. وەکەمیشە هاوڕێ و پاڵپشتمان بن و هەفتانە گوێبیستی دیجیتال سیتیزن بن. دیجیتال سیتیزن هەفتانە ڕۆژانی دووشەممە کاژێر 17 لە رادیۆی ڕوودا و بڵاو دەبێتەوە و دەتوانن لەسەر ماڵپەڕی پادکەست ڕوودا و دادنێت یان ئەپەکانی ڕوودا و لەسەر پلاتفۆرمە جیاوازەکان لەوانە کارپلەی ڕوودا و گوێبیستی بن بە جۆرەی کات و مەجالی خۆتان. وەک باسیشم کرد ئێستای تر پادکەستەکانی ڕوودا و لەسەر ئەپڵ پادکەست بەردەستن و چاوەڕوانی فالۆ و سابسکرایبی ئێوە ئینتکایە. هەروەها دەتوانن لەسەر ماڵپەڕی پادکەست ئیندەکسیش بە هەمان شێوە دەستتان بە پادکەستەکانمان ڕابگات. بەڵام یەکەم جار دەبێت دیجیتال سیتیزن فالۆ بکەن و ئیتر هیچ بەهانەیەک بۆ نەویستنی پادکەستەکانمان نەماوە. تکایە لە پێشنیاز و ڕەخنە و داواکاریەکانتان بێبەشمان مەکەن لە ڕێگای لاپەڕەکانی فەرمی ڕادیۆی ڕوودا و پادکەستی ڕوودا و لەسەر تۆڕە کۆمەڵەتیەکان و هەروەها ناردنی پەیام بۆ لاپەڕەی هەژار برنجی لەسەر فەیسبوک یان ناردنی ئیمەیل بۆ ئیمەیلی dgcz@rudaw.net بێبەشمان مەکەن. چاوەڕێی کەناڵی واتساپی دیجیتال سیتیزنیش بن لە داهاتوویەکی زۆر نێزیکدا. کاتتان خۆش و کوردستان ئاوەدان.